خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامایەم شەوتان پێشکەشەکەی بینیتان. بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای هەڵەبجە بوو. ئەو وتی ڕوئیا و دووربینی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە زۆوە سەرۆک مام جەلال کاری بۆ کردووەکە هەڵەبجە ببێتە پارێزگایەک وەک بەشێک لە ساڕێژکردنی برینەکان لە بەرامبەر جینۆسایدی هەڵەبجەدا. سوپاس بۆ هەمولایەک و سەرۆک کۆمار دکتۆر لەتیف هەوڵێکی زۆریدا. ئێستا هەڵەبجە پارێزگایە، بەڵام پێویستە پارەیەک تەرخان بکرێ بۆ هەڵەبجە و خزمەتی هەڵەبجە بکرێ. باسی لە دەوروبەری هەڵەبجە و تەنانەت سەی سادقیش کرد کە ئەمە بەهەشتی سەرڕووی زەمینە و وتی ئێمە بەرگری کارتانەبی لەوێ ناوێکی هێنا. وتی سوپاسی نوخشەخانەکەم کە کۆنسوڵی وڵاتانە هێنێ هەڵەبجەیان نیشانەدا. ئەمە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانی زۆر دڵخۆش کردبوو. ئێمەش لەبارەی ئێستا و ئایندەی پارێزگای هەڵەبجە میوانداری زۆر بەڕێز نوخشەناسەح پارێزگاری هەڵەبجەمان کرد. خێر بێ. زۆر سپاس کاکزانە، سپاس بۆ بەڕێست و بۆ کورساتیش. هەر بژی کورسات ماڵیەوەیە. نوخشەخان من ئەمەوێ لە هەسەنگانێکی عام بۆ کەرنڤاڵەکەی ئەمڕۆی هەڵەبجە لە پارێزگاکەتان کە ئەتیمامێکی تایبەتی سەرۆکی یەکێتی هەبوو بۆ ئەوێ هەڵسەنگانی بەڕێستان چێوە. بەڵێ بێگومان ئێمە ئەمڕۆ ڕۆژێکی زۆر تایبەت بوو بۆ هەڵەبجەیەکان، بۆ کەسوکاری شەهیدان، بۆ بریندارانی چەکی کیمیایی، بۆ ئیداری پارێزگای هەڵەبجە و هەموو کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک باڤڵ سەردانی پارێزگای هەڵەبجە کرد و کەرنەڤاڵێکی بێوێنەمان ئەنجامدا. دڵی هەڵەبجەیەکان زۆر زۆر خۆش بوو. هەر خۆتان بینیتان لە کەرنەڤاڵەکەیە چەند متحەمس بوون بۆ سەردانەکەی. من پێم وایە جەنابی کاک باڤڵ لە هەر شوێنێک بێت خەڵک یعنی ئەمەمان بیستۆتەوە خەڵکی غێرەیەکێتیش حەزەکات گوێ لە وتارەکانی بگرێ، گوێ لە قسەکانی بگرێ و ئێمەش وەکو هەڵەبجەیەکان هەمیشە لەبەرەی پشت و پەنامان بووە و هاوکارمان بووە و هەر بە قسەکردن نەبووە. زۆر لە سەرکردەی لایەنە سیاسیەکانی کە وا ئەکەین بۆ هەڵەبجە تا ئێستا لەوانەیەکێکیان سەردانی پارێزگای هەڵەبجەی نەکردبێ، لەگەڵ ئیداری پارێزگای هەڵەبجە کۆنەبوو بێتەوە، لەگەڵ جەماوەرەکەی کۆنەبوو بێتەوە. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەردەمانی جەنابی مام جەلالەوە و لە ڕووی ئیداریشەوە کاقوباد و ئێستاش سەرۆکیەکێتی بە شێوەیەکی ڕاستەقینە و پراکتیکی نەک ئەم جارە کاتی کەش سەردانی کردووە و لە دەباشانیش چەندین جار کەسوکاری شەهیدان و بەرکەوتوانی چەکی کیمیایی و تاقانەکانی کیمیابارانی بینیوە و کاری جدیشی بۆ کردوون. بۆیە ئێمە پێمان وایە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی کاک باڤڵ هەڵەبجە ئەباتە قۆناغێکی کەوە بۆ ئێمە هەمیشاڵین ئەگەر هەڵەبجە ئەگەر کوردستان هەمووی پێیان خۆش بێت کە زۆرترین کاندید بچێتە پەرلەمانی عێراق بۆ داکۆکیکردن لە هەموو کوردستان و هەموو حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە هەڵەبجە دوو جار پێی خۆشە. لەبەرەوەی ئێمە خۆتان نەزانن ماوەی چەند مانگێکە بووین بە پارێزگا پێمان وایە ئاراستەی کارکردنمان بۆ لەمە دوا بەرەو بەغدا ئەبێت و تەنها لیستی یەکێتیشە پێمان وایە کە ئەتوانی ئەو کارە بکا کە جەنابە باسی دکتۆر لەتیف کرد کە لە منیش لێرەوە دەستخۆشیەکی زۆرم هەیە بۆ باسی ئەو جملەی کاک بافڵ بکەم کە وتی ئێمە دووربینیەکی زۆر هەبوو. سەرۆک مام جەلال لە ساڵی 1990 ئەوزان وتیشی مامە حامی مەبەستی کاک حامیدی حاجی غالی بوو. وتی ئەڵێ کاکەوە گوێتان لێنێوانە بوو. وتی دواتر سوپاسی سەرۆک کۆماریشەکەم ئەم چیرۆکە لە چۆ دەستی پێکرد بە پارێزگابوونەکە هەرچەندە ئێمە بەرنامەمان لەسەر کرد بەڵام ئێستا لە بەرمەبرای قسەکانی سەرۆکەوە ئەوە. ئەگەر بەڕێستان بزانن و بینەرانیش بزانن هەرێمی کوردستان پارێزگای هەڵەبجەیەکێک بۆ لەو پارێزگایانی کە بە تەواوەتی خاپور کراوە. واتە لەوانەیە سلێمانی زەرەری پێگەیشت بێ هەولێر یان پارێزگاکانی کە بەڵام هەڵەبجە بە تەواوەتی هیچ شوێنێکی نەبووە. هەر لە دوای پرۆسەی ئازادی بڵین لە دوای ئینتیفازەکەەوە جەنابی مام جەلال یەکەم کەس بوو کە کارەبا و خزمەت گوزاریەکانی هێنا. خۆتان نەزانن کاتە حکوومەت هەرێمی کوردستان بوو جەوشتی وای نەبوو لەسەر بودجەی تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کارەبا هێنرا بۆ پارێزگای هەڵەبجە. و حەزەکەم ئەوەش بزانن کە جەنابی مام جەلال ساڵانە دوو جار بۆ سێ جار سەردانی پارێزگای هەڵەبجەی کردووە.
یعنی بەردەوام لەگەڵ هەڵەبجەیەکانە بووە و بیرۆکەکەشی جەنابی بووە و دواتریش درێژە پێدەری ئەم بابەتە سەرپەرشتیاری بە پارێزگابوونی هەڵەبجە جەنابی کاقوبات تاڵەبانی بووە کام تا ئەم دەقەیەش پلانی جیاوازی هەیە بۆ پارێزگای هەڵەبجە بەڵام بیرمان نەچێت لە 4-5 مانگی ڕابردووە خۆتان نەزانمە لە 10 ساڵی ڕابردووە سەرقاڵی ئەوە بووین و داوای ئەوەمانە کرد کە هەڵەبجە ببێت بە 19هەمین پارێزگای حکوومەتی فیدراڵ بەڵام دوجار ئەتوانین بڵین لە دوای 2025ەوە هەوڵەکان چڕکرایەوە و ئەم قسەیە ئەەکەم یعنی بە ئەمانەتەوە ئەیکەم تاوان جەنابی کاک باڤڵ زۆر هەوڵیاوە بەڵام ئێمە دوای ئەوەی کە بووین بە پارێزگا لە لایەنە سیاسی عێراقەکانیشەوە کە سەردانی پارێزگای هەڵەبجیان کردووە کە وتیانە هەموو جارێک کاک باڤڵ هاتووە مەلەفی هەڵەبجەیەکێک بۆ لەو مەلەفانەی کە باسی کردووە لە دانوستانەکانیان و زۆر هەوڵی جددیە خۆشببختانش ئەتوانم بڵێم کە ئێمە وەکو ئیدارە دووجار سەردانمان کرد دوایین جار پێش دەنگدانەکە بە چەند ڕۆژێک پەیوەندیمان بە جەنابیەوە کرد ینی ئێمە زۆر بەڕاستی تووشی ناومێدی بوو بووین ئەمە تاوان ئەو کاتە باسمان نەکرد بەڵام ئێستا لەخوا بە زیابێ لەبەری پرۆسەکە جێبەجێ بوو زۆر بێتاقەت بووین یعنی تووشی چۆن لە ئیحباتێک بوو بووین بێ ناومێد بوو بووین لەبەری چەند جارێک دانیشت نەکرا و لغاکرایەوە من قسم لەگەڵ جەنابی سەرۆکیەکێتیا کرد وتم چی بکەین تاوان 2 ڕۆژ پێشەوە لە بەغدا بوو هیچتا نەگەڕابووە لە بەغدا وتی هیچ مەکە و بێدەنگ بوو هەڕێک بۆ نەسا و چاوەڕێی خەبەری خۆش بە فعلەن دوای 2 ڕۆژ ئەو پرۆسەیە جێبەجێ کرا و هەر لە کاتی دەنگدانەکەشا جەنابیان ئێمە لە مۆنۆمنتی هەڵەبجە بووین پەیوەندی بە ئێمەوە کرۆک و پارێزگار و پیرۆزبایی لێکردین و زۆر دڵخۆش بووین هەڵەبجە چۆتە قۆناغیشتان کردبوو تاوان لێرەوە جاریکەش سوپاسمان کردووە بەڵام من چەند جار سوپاسی جەنابی سەرۆک کۆمار بکەم هێشتا کەمە بۆ لەبەرەوەی ئێمە کاتێکە پێش ئەوەی دەنگدانەکە بکرێ سەردانی بەڕێزیانمان کرد و پێشتریش چەندین جارنامەی نووسی بوو بۆ سەرۆکایەتی پەرلەمان و لایەنە سیاسیەکان هەر ئەو ڕۆژەی بڵین پێش 16 سەردانمان کرد هەر ئەو دقەیە بۆ ڕۆژی دوایی بەڵێ نییە نووسراوێکی کەی کرد و لە کاتی کە پرۆسەکە کۆتایی پێهات بە مەراسیمێکی زۆر شایستە و پرۆتۆکۆلی پێشوازی لە ئێمە کردوەکو پارێزگار و کەسوکاری شەهیدان لە کۆشکی سەلام واژۆی کرد لەسەر بڕیارەکە و لە میدیاکانە بینرا کە ئەمە دەلالت لە گەورەی هەڵەبجە ئەکات و جەنابی سەرۆک کۆماری شێکێکە لەو کەسانەی کە هەڵەبجە بۆ ئەو زۆر تایبەت بوو فعلەن لە مەراسیمەکەیان دەرکەوت کە چەند هەڵەبجێ بەلاوە گەورە و گرنگ بوو و سوپاسی خانمی یەکەمی عێراقی ژەکەین کە تێچووی سەفەر و هەموو پێداویستەکانیشمان لەسەر جەنابی بوو هەتا ڕۆشتن و تا هاتنەوەشمان کارێکی هەمانجی بوو بۆ ئەوەی کە هەڵەبجە جارێ وەکو مەسلەی پارێزگار و ئەو کەڤەرەی هەیەی لەڕی یاسایی و کارژێڕیەوە بۆی دروست بێت ینی هەمومان دڵخۆشی لەبەرەوەی هەڵەبجە برینێکە بەسەر دڵ و جەستەی هەموو کوردێکەوە نۆکشەخەم دووجار ناوی توی هێنا کاک بافڵ بوو ئەڵەی کاک بافڵ لە خۆتەوە ناوت نایەبێ کەوتویتە زایدەکەەوە بێ شتێک این بکەی ئەرکەکەت قورسە بێت قسێ بکەم وستمە و قسێ بکەم تاوان من لێ سەرەتا زۆر سوپاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم بە سەرۆکی یەکێتیەوە بە مەکتەبی سیاسی و سەرکردایەتیەوە کە ئەو متمانەیان ناوە بە من بەڕاستی پۆستی پارێزگار پۆستێکی ئاسان نییە و بەتایبەتیش کە ئەگەر بزانیت من لەسەر ئاستی حکوومەتی هەموو عێراق یەکەم ژنم حکوومەتی عێراقی لە ساڵی 1920 حکوومەتی عێراقی دروست بووە ئەمە یەکەم ژنە کە ببێت بە پارێزگار و لە چه حزبێکیش بووە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کاک باڤڵ شتێکی زۆر جوانی وت یعنی یەکێتی زۆر جار ئەڵێ ئێمە پشتیوانی گەنجەکەین پشتیوانی ژنەکەین بەڵام لە ئەرزی واقعیشا جێبەجێ کردووە نمونەی ئێمە نمونەی دەستگرتنی گەنجانمان کە پێشتر و هاوکاریکردنیان کەواتە بەس حزبی قسەکردن نییە و لە پاڵیشیا بۆ من ئەرکەکە بێگومان ئاسان نییە لەبەرەوەی پارێزگایەکی نوێیە پارێزگایەکە کەسوکاری شەهیدی تایە برینداری چێکی کیمیایی تایە من پێم وایە هەموو کەس حەزەکە خزمەتی هەڵەبجە بکە چجا من کە ئێستا کچی ئەو شارم واجبە لەسرم و جەنابی کاقوبات زۆر هاوکارمە سوپاسیەکەم بەڵام ئەمڕۆ وەکووتت کاک باڤڵ ئەرکەکەی قورستر کردم بێگومان پشتیوانی ئەوانم هەیە بەڵام ئەبێ من زیاتر کار بکەم
هەوڵ بەم هەم لە حکوومەت یاریمی کوردستانە وەکووتم لە حکوومەتی فیدراڵیشا ئێمە ئاراستەی کارکردنمان بەرەو حکوومەتی فیدراڵە بێ بۆ پتەوکردنی ژێرخانی کارگێڕی و شایستە حکوومەتی ژووتی وتی باشترین پارێزگارە بەڕێستان دەستخۆشی لێکم ینی فەخرە ئمە لە کورسات هەمیشەوا بووە بەهۆی ئەوەی کە پەروەردەی دەستی هێرۆخانی دواتری شاناسخان یعنی لێرە هەر ژن ئەفزەڵێتی هەیە لە کورساتە ئەوە گومانیتانە بۆی لە سەرکەوتو بێ حەزەکەم یەک ڕاستی بڵێم هەموو مرۆڤێک توانایەکی تایە بەس ئەم توانایە بە تەنها کیفایەت نایە دروستە ئەو ژینگەیی کە تایە گەورە ئەبێت چ خانەوادەکەی دواتر ئەو کەسانی بۆ نمونە من لە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو جەنابە باسێ کرد هێرۆخان خاتو شاناز خانمی یەکەمی عێراق جەنابی کاقوبات و هەموو سەرکردایەتی یەکێتی ئەمە کاری ئەنی ئاسان نییە و پچووک نییە زۆر گەورەیە ئەمانە وایان لە من کردووە کە پاڵپشتم بن منیش متمانم بە خۆم بێ کە بتوانم ئەو کارە بکەم لەبەرەوەی بەڕاستی پێشتریش کە بووم بە مدیرناحیە زۆر کەزەیوت مدیرناحەتی بۆ ژن نابێت و قورسە دوای ئەوە قایم قامی دوای ئەوە پارێزگاری ئەمە من فەزلی لەوانەیە خۆم توانایەکەم تیا بوو بێت بەڵام ئەو پاڵپشتی و پشگیریەی یەکێتی و جەنابی کاقوباد و هێرۆخان و شانازخان و ئێستش سەرۆکی هاتۆتە سەر ئەوە هەر زۆر بەقوەتر ئەبێ من بەڵێنیان پێ ئەم خزمەتکاری کەسوکاری شەهیدانە بم هەوڵی جددی ئێم هەموو ئەو شایستانی کە بۆ کەسوکاری شەهیدانە بریندارانی چەکی کیمیاییە ئێمە کەیسی زۆر گەورەمان هەیە کە پێویستە حکوومەتی ناوەندی حکوومەتی فیدراڵ جێبەجێکە من هەمیشە ئەڵێم لە هیچ شوێنێکی دنیاە بگەڕیت لە هیچ خانەوادەیەکان نییە شەهیدی ینی خانەوادەیەک هەیە بە تەنها خانەوادەکە شەهیدی سەنگەری تایە شەهیدی کیمیابارانی تایە ئەنفالی تایە برینداری چەکی کیمیایی تایە منداڵی ونبووی تایە تاقانەی تایە ئەمە بەڕاستی وەجەنابی کاک باڤڵ کە باسی ئەوەی کرد ئێمە زۆر جار خەڵک لە دەرەوە پێمان نەڵێم هەموو قونسڵ و دیبلۆماتە چیەیەت نە ئەبێ خەڵک بێت بۆ هەڵەبجە ئەبێ هەڵەبجە ببینێ کە چی بەسەر هاتووە و ئێمە وەکو ئیداری پارێزگای هەڵەبجە ئەمانەیە هەڵەبجە بخێنە چ قۆناغێکەوە خستە سەر ئەوە بەڵێ بیخێنە چ قۆناغێکەوە ئەمە بەڕاستی داوا ئەکەن یان مەسەلەن لۆبیەکتان دروست کردو کە بە بەردەوام بێن ئێمە هەمیشە ئەڵێین ئەبێ ئەو کارە ئەو مەرگە ساتەی بەسەر هەڵەبجەیە هات هەرگیز نابێ بیرمان بچێتەوە بەڵام بیرمان نەچێتەوە بەڵام ئەبێ چی بکەین وا بکەین ڕۆحی شەهیدەکانمان ناسوود دەکەین و کەسوکاری شەهیدان خزمەت بکەین بۆیە ئێمە هەم لە ڕێی حکوومەتی یاریمی کوردستان و حکوومەتی ناوەندیشەوە و لە ڕووی لە ڕێگەی باڵیۆز و دیبلۆماتیکەوە و قونسڵەکانەوە یێنین مۆنەمنتەکەیان پێبیشانەین و داواکاریشیان ئەینێ من بە خودی خۆم کە پێشتر قایم قامیش بووم هەمیشە داواکاریم پێشکەش کردوون ڕاستە لەوانەیە لە ئاستموحی ئێمەیانە بێ بەس ئێمە بێ وردە لەگەڵ یان نابڕۆین هەتاوەکو لە ئایندە بتوانین پرۆژەی گەورە و استراتیژیشمان بۆ جێبەجێ بکەین و دەنگی هەڵەبجە بگەێنینێ دەرەوە هیچیان بەدەنگەوە هاتنیان هەیە زۆر دامیان کردوین پرۆژەیان بۆ کردوین دامی لۆجستیان کردوین و ئێستا سەرقاڵی ئەوەین کە لە ڕووی بریندارانی چەکی کیمیایی و دەرمانیان بۆ هێناوین وەکووتم لەوانەیە لە ئاستموحی ئێمە نەبێ بەڵام لەکەم کەم و لە زۆر لەگەڵ یانە ئەڕۆین و سوپاسی شیانەکەین و تەنها بۆ بۆنە ناخۆشەکانیش داوەتیان ناکەین بۆ نەخۆشەکانیش ئێستا فستیڤاڵی هەنار لە ڕێگەیە داوەتنامەمان بۆ هەمویان ناردووە بۆی بزانن هەڵەبجە ڕاستە ئەو مەرگە ساتەی هەبووە بەڵام ژیانی تایە زانکۆی تایە گەنجی بەتوانای تایە توانای مرۆیی زۆر باشی تایە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی تایە ئازادی تایە کۆمەڵشتی جوانمان هەیە کولتور و فەرهەنگی هەڵەبجە جەناب دەزانی کە زۆر ژێرخانێکی باشمان هەیە لەو بوارەیە ئەوە دکتۆر مەحموود زاید قسێکی جوانی هێڵێ هەر ڕێز و احترامەکەی هەورامی هەڵەبجەکان لە هەورامان بەکاربێنە هەرچی گەشتیاری خەلیجە ڕۆ کاتەوێ من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم کە جەنابی کاک باڤڵ شتێکی زۆر جوانی وت پیا و ماقوڵی جوانمان هەیە مامۆستای ئاینی جوانمان هەیە ئەمانە هەمووی بوونەتە هۆکارێک من هەمیشاڵم شانازیەکەم کە هەڵەبجەییم و هەورامیم تاوان شانازیەکەم کە کوردم پێشە شتێک بەڵام من ئەوەی کە لە سەر ئەوی من باسیەکەم لەوانەیە خەڵک لەسەر میدیاکان بڵێ ئەمە زۆر وەسفکردنە بەڵام تا نەیەی لەگەڵ خانەوادەیەکی هەڵەبجەیە بژیت
هەتا ئێستش دابوونەریتی کۆمەڵایەتی خۆمان پارێزراوە تەنانەت لە زمانەکەشمانە ئاخاوتنەکەشمانە جیاوازیمان هەیە و پارێزگاریمان لێ کردو و شانازیشی پێواکەین بۆیە ئەوەی کە سەرۆکی یەکێتی باسی کرد ڕێک ڕەنگی یاوەتەوە لە کۆمەلگای کوردی و لە ناو هەڵەبجە زۆر باش ئێستا وردە ئەچین بۆ هەنگاونانی تر لە یەکێکی تر لە جملەکانی سەرۆک بافڵ باسی لەوە کرد وتی هەورامان هەڵەبجە مەسەلەن شارە زۆر سادق بەهەشتێکە ئەوەی خۆی گەورە و نیعمەتانەی پێیدا و تەبیعەتەکەی بەهەشتێکە ئەمە چۆن ئیستثمار بکرێت ڕاستە ئێمە هەڵەبجە لە ناو دڵماندایە هەموو شانزەی سێک لە هەموو کوردستان برینێکە قەت نابێت و ناشبێ لە بیریکەین ئەمە لە شوێنێک بەڵام ناکرێ ئەمە بەس وەکو جینۆسایدێک سەیرەکەین ئەبێ هەڵەبجە ببێ نمونەیەک لە جوانی ئەم نمونە لە ئاوادان بکرێتەوە ڕێک ئەوەمەوێت لەکوێوە هەنگاو بنرێ بە تایبەتی لە دوای ئەوە تا بوو بە پارێزگا ئەوە تا مەسەلەن خۆی تەبیعەتێکی زۆر جوانیە ئەوە تا خۆی پێکاتەکەی لە ڕووی کولتوری لە ڕووی پێکاتەکانی تروک و تۆڵی مامۆستا ئاینە باش و جوانەکان لەوێن پیا و ماقوڵ جوانەکان لەوێن گەنجە نازدارەکان لەوێن کچ و کوڕز باشەکان لەوێن جوتیارە باشەکان لەوێن یعنی چیتانەوێت ئیتر لەسەر مۆزۆی جوتیار هەمشاڵێم ئێمە بەس ئەرزێکی بە پیتمان نییە و هەناری جوانیشمان نییە جوتیاری بەتوانەمان هەیە باوەڕکە ینی زۆر لە جوتیارەکان لەوانەیە لە میدیاکان دەرنەکەون کۆمەڵە جوتیاری نمونەیمان هەیە دەستخۆشیان لێکم بەڵام پێتەڵم سەدانی وەکو ئەوانمان هەیە سەبارەت بەو چۆن ئەمە ئیستثمارە کرێ و ئەبێتە چەپکە گوڵیش گەورەتر جوانتر ڕازاوەتر بەڵێ من پێم وایە هەر پارێزگایەک تایبەتمەندی خۆی هەیە من هەمیشە لە قسەکانیشما ئەڵێم نابێت بڵین ئەبێ پارێزگای هەڵەبجە وەکو سلێمانی بێ نە سلێمانی وەکو هەولێرە نە هەولێر وەکو دوهۆکە نابێ هەڵەبجەش لە هیچ شوێنێک تایبەتمەندی خۆی هەیە دوو سێکتەری زۆر گرنگمان هەیە سێکتەری گەشتیاری و کشتتوکاڵیمان هەیە خۆشبەختانە توانم بڵێم لە 160 زەویەکانی پارێزگای هەڵەبجە بە بەروبوومی باغداری و کشتتوکاڵیەوە کە ئینشاءڵڵاوە لێرەوە داوەتانەکەم بۆ فستیڤاڵی هەنار لە کۆتایی لە سیمانگا بۆ ماوەی 3 ڕۆژ ئەو بەرهەمە جوانەی هەڵەبجە و ئەو حەقیقەتە ئەبینرێت ئەم دوو سێکتەرە زۆر ئەبێ گرنگی پێ بدرێ پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ جێگیرکردنەوەی نەوت ئەو دوو سێکتەرە ینی ئەوێت و بتایبەتی جەنابی کاقوبات زۆر تەکی دەکاتەوە لەسەر گەشت و کاڵەکەی بەڵێ گەشت و کاڵەکەی جەنابی گەشتیاری و کشتتوکاڵ ئێستا لە کشتتوکاڵە ئەتوانم بڵێم هەنگاوی باشمان ناوە ئەکتیفای زیاتی منتیقەکەتان کردووە وەڵای پرۆژەیەکی گەورە هەیە هی کاک دەستخۆشیم هەیە بۆی کاگاسۆ بامۆکی کە ئیکتیفای هەموو عێراقی ژەکات و بۆ دەرەوەژ ئینشاڵڵا بەس ئێستا بەڵێ و چەندین پرۆژەی کەشمان هەیە هەم گاوداریە هەم معاملە بەڵام ینی ئەتوانم بڵێم نوخشەخان لە هەردوو باری کشتتوکاڵ و ئاژەڵداری قۆناغێکمان بڕیوتانە هەنگاوی باشمان بڕیوەجا ئەم پرۆژانە بۆچی باشە ئێستا ئێمە باسی ئەومان کردمان هەلی کار نییە یاخود بەرهەمەکان ساغ نابنەوە لە بابەتی هەلی کارە بۆ نمونە من پرۆژەیەکی گاوداریم هەیە 50 سەر حیوانم هەیە ئەگەر ئەو پرۆژەی کاگاسۆ ئینشاءڵڵا کە تەواو بێت بکەوێتە کار من تموح کە ئەزانم بەرهەمەکەم ساغە بێتەوە پەنجاکەمەکەم بەچەند ئەەکەم بە 200 کەواتە ئەمە هەم هەلی کار هەم دەخلی منیش زیاکە لەبەر پیاوێکی نیشتیمانیە و خزمەتی هەڵەبجاکە بە نابین ئاسایە ئەوەی پرۆژەکەی کاگاسۆ نمونەیەکە نامە بەستم ئەوەی لێرە تەفاسیل دەین بەوە مەسەلە لەبەرەوەی لە هەڵەبجەیە مەسەلەی ئەو مایکەکەت هینە مەسەلەی کشتتوکاڵ و مەسلەی ئاژەڵداری و مەسلەی گەشت و گوزار بە عام لە هەرێمی کوردستانە بەس بۆ هەڵەبجە کشتتوکاڵ خۆناوم بەڵام گەشتیاری مەسەلەن ئەگەر پرۆژەکەی کاگاسۆ باس بکەین ئەوەسابێ بە ڕێکلام بۆ کاگاسۆ بەسقینا بەخوا خزمەتی هەڵەبجەی کردو شایەتی زۆر وەبەرهێنەری باشمان هەیە یەکێک لەوانە من معنی جاهموو جار پێڵە مەڵم پێکەرێکە بۆ دروستەکەم لە نەکەی عنی شایەتی ئەو کاکشعلی عنی سە ناوەکان حەز ناکەم لە بیرم چێ حاجی یاسینە حاجی عابیدە حاجی تایرە یعنی زۆر خەڵکی باش و جوانمان هەیە یعنی زۆر حەزەکەن خزمەت بە هەڵەبجە بکەن من خۆم خودی خۆم لە بواری کارگێڕیا زۆر جار یعنی هەنشتی ئیداریان پێەکەم قەت نەئیان نییە بۆ هیچ شتێک بەڕاستی
حق ئەمانە حکوومەت یاریێمی کوردستان دەعمی زیاتریان بکە و ڕێزلێنانی تایبەتیان بۆ بکات لەسەر ئاستی حکوومەت یاریێمی کوردستان لەبەرەوەی ئەوان خۆیان وەبەرهێنانەکە هیچ مەجبور نین لەوانەیە دەعمی حکوومەت بکەن یاخود ئێمە کێشەیەکمانە بێ داواکەین فلان شوێنمان بۆ تەعمیرکەن فلان ساحەمان بۆ بکەن بەڵام ئەوان خۆشەویستیان بۆ هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە ئەوەیان کردو پرۆژێکی کاگاسە پرۆژێکی گەورەیە لە شیرەمەنیە و لە قوتونانە و پەنیر و یعنی هەموو ئەو بابەتانەیە بەرهەمی سپایەکان و میوەکانیشە ئەمە جگەلەوەی جێ دڵخۆشە مەسەلەن ببێتە ئەمە هەنگاوی بۆندراوە بەڵێ لە بواری جێبەجێکردن زۆرم پێ خۆش هەلیکار دروست دەکات بۆ هەر ئێستا هەزار هەلیکاری دروست کردووە بەڵێ لە ئایندەشە ئەوەندێکە زیاد دەکات و لە پاڵیشا چەند پرۆژەیەکی کە هەیە معمەلی لە قوتونانمان هەیە بە بەڕێوەیە یعنی لە بنیادنانایە ئەوش دەستی پێ کردووە بەڵێ ئەویش خەریکی دروستکردن ئەمە لە بواری کشت و کاڵە ئەگەر بینە سەر گەشت و گوزار هەڵەبجە هەر سەیریکە خۆی یعنی گەشت و گوزار هەر لە سەی سادەقەوە داخڵەبی لە دوزایدە تازەکەوە من هەفتەی پێشوو خۆم لە باخێک بووم یعنی وتم وڵای حەقە ئێمە من خۆم بەتەمام خۆم وەکو پارێزگار پێم عیب نییە ڕێکلام بکەم بۆ شارەکەی خۆم لەبەرەوەی هەر بستێکی بگری گەشتیاریە خۆشە چوار فەسڵەیە ئێمە جگە لە گەشتیاری بڵین فەسڵی بەهار زستانەمان هەیە گەشتیاری ئاینیمان هەیە گەربیرە نەچێ ئێمە دوو خانەقا و تەکیەمان هەیە لە بیارەش و لە تەوێڵەش و لە ناو هەڵەبجە شەهامانە و مزگەوتی گەورەی هەڵەبجەمان هەیە کە ئێستا جەنابی کاقوباس سەرپەرشتیەکان نۆژەنیە کاتەوە کە شوێنێکی مێژوویە ئەمانە ئەتوانێت هەم حکوومەت یاریمی کوردستان بۆ داهات ئیسفادەی لێ بکە هەم گەشتیارێکی زۆریش ڕوو لە پارێزگای هەڵەبجە ئەکات و ئەبێ بە داهاتێکیش بۆ هەڵەبجە بەڵام قۆناغی زۆر جددی نەنراوە ئێمە دوایینجا لەگەڵ جەنابی جێگیری سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان کۆبووینەتەوە و بە ڕێزیان پلانی هەیە بۆ ئەی لە بواری گەشتیاریە و هێنانی وەبەرهێنەری زیاتر بۆ پارێزگای هەڵەبجە بچێتە قۆناغێکی کەەوە ڕاستە خۆی سروشتەکەی جوانە و کۆمەڵی شوێنی گەشتیاری هەیە بەڵام ئێمە ئەمانەیە فراوانی کەین ئێستا ئەگەر بچین بۆ ئەحماوە من و تۆ ئێستا هەر ئێستا لێخوڕین سەعاتەکە ئەگەینە ئەوێ ئەبینی دنیای گەشتیاری عەرەبی لێیە تەواو زۆر دڵم خۆشە لەبەرێ حەزەکەم هەموو خوار و عێراق و زۆرجار لە کۆماری ئیسلامی ئێرانەوە لە تورکیاوە بەس ئێمە توموحمان ئەوەیە کە لە دەرەوەی وڵاتیش سەردام قسەکەی دکتۆر مەحموود زاید وتی چوون بۆ هەورامان هەڵەبجە وتی من یەک شتام پێ بۆ پێشنیازەکەم تێرە و ڕێز و احترامە استثمارکەن باو گەشتیاری خەلیز بێت نقشەخانە بەرنامەمان هەیە کە ئینشاءڵڵا لە بواری گەشتیاریشە زادەوبان بۆ مەسەلەی گەشتیاری گرنگە ڕێگەوبانیشمان باشە بۆ نمونە ماستەر پلانی ناو شار خەریکە تەواو بێ و ڕێگەوبانەکانیش هەر ینی ئەوەی کە پێویست بۆ ئێمە دەرخستەمان تەقدیم کردووە هەندێکی پێویستی بە سیانەکردنە هەر تەقدیممان کردووە بەڵام هیوادارین حکوومەت ئەو نەختینەیە نەوەستێنێ نازانین بانگەشەی هەڵبژاردنە چییە دووسێ ڕۆژە هەموویڵێ وەستاوە بەڕاستی ئەگەر ئەمە وابێت زۆر زۆر خراپە لێرەوە داواکەم قەت زوڵم لە هەڵەبجەمەکە بۆ شوێنێک بیوەستێنن لە هەڵەبجەمە وەستێنن یعنی من زۆر سەرسوڕمانم هەبوو ئەمڕەوتیان هەنێ پرۆژە خۆش نییە یعنی کاتێک ئەڵەن حکوومەتی هەرێمە بێ بۆ هەموو کوردستان بێ هیوادارین ئەوە بەتابەتیش هەڵەبجە نەخەنە بانگەشەوە ئەو پرۆژانەی ئێمە نەوەستێت باش نوخشەخان من کە لە بۆی هەڵەبجەکان تووڕە نەبن ئینشاڵڵا قەتوڕە نابن حەق خۆی هەمووی دووسایدا بەس کە لە خواری ئەو جات دووسایدە نوێکەوە تا ئەگەیتە کەلانەکەەوە لای ئێمە لە جەماعەتی کورسات بەوە بەناوبانگە کەلانێکی زۆر خۆش کەلانێکی خۆشی بڵێ دووسایدەکە دی جوانیەکی زۆر تایبەتی هەیە تا داخڵی هەڵەبجە بن و لەوە داخلی تەوێڵابی بەس کە لە تەوێڵەوە دەرەچی خورماڵ عەفو بۆ بورە خورماڵەوە دەرەچی یەک سایدە بەڵێ دەرخستەی ئەوەش خەریکی ئامادەکردنین هەر دوایین جار کە وەزیری ئاوادانکردنەوە هاتووە قسەمان لەگەڵا کردووە بەبڕی 7 ملیاردیان لە هەندێک شوێنەوە فراوان بکرێ ئەو دووساید ناکرێت خۆی بەرنامە هەیە بەڵام قەرەبووکردنەوەی خۆتەزانی هەمی باخە تۆزێک زۆری تەیە چی ئێمە ئەتوانین بە قۆناق بیکەین پلانمان هەیە کە ئەوش بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام بۆ کاتی ئێستا خراپ نییە بەڵام پێویستی بە سیاوە ئەوەی لێ گەڕێی بۆ دەست و پەنجەڕەنجینی هەورامەکان خۆیان شتی جوان دروستەکەن خانی وا دروستەکە حەزەکەی هەر کاتت هەبێ و چای بمێنیتەوە باشە نوخشەخان ئەو لەسەر ئەو قسەی جەنابە کاک وڵی ناوەکەم بیر چۆ جاف کێجاف
خسرەوجاف کاک دکتۆر خەسرەوجاف داوای لێ بردنەکەم ناوەکەم بیر چۆ کاک دکتۆر خەسرەوجاف شتێکی زۆر جوانی وتی ئەبێت لە کۆنفرانسێکمان هەبوو مانگی پێشوو وتی باسی دەستڕەنگینی هەورامان و وتی تەلارسازی تەنها هەورامیەکان بڵین ئەتوانن بڵێن هی خۆیان خۆماڵی کوردەواری ئەینا زۆر شوێنی کە هەمووی وەرگیراوە بەڵام هەورامیەکان و هەورامان بە تایبەتی لەبەرەوەی تایبەتمەندیکی خۆیان هەبووە کە هیچی منتۆ هیچ شتێکیان بەکاربێنە و خانوویان کردو هەتا ئێسش هەندێک لە خانووەکان هەیە لە هەورامان ئەوە زۆر دڵخۆشی کردم تاوان هەورامانیش سەر بە هەڵەبجێ بە هیوای ئەوەن کە من لە مقابلەیەکی تردا مژدەی ئەوە ڕابگەین کە گەشتیار لە خەلیجۆ لە وڵاتانی دەوروبەرەوە دێتە هەڵەبجا دێتە هەورامان قونسڵی ئیماراتیشمان داوت کردووە بۆ زۆر بە خۆشحاڵیە بۆ فستیڤاڵی هەنار و ئەو کاتە توانین زیاتر هەڵەبجێ پێ هاتوچێتان حەل کردووە کێشە دروستە بێم جارێت قەرەباڵی ئەم جارە چەند دەرچەیەکمان دروست کردووە لە ناو شوێنەکەەوە بۆ ئەوەی کە گەشتیاریەت ئۆتۆمبیلەکەی لە شوێنێکیکەوە دەرچێتەوە ئێستا خەریکی ئەو جادە و ڕێگەین ئینشاءڵڵا تا هەفتەیدا نوخشەخان مەسەلەی گەنجان و دانەمەزرانی گەنجان یەکێکە لە سەر تاسەری هەرێمی کوردستان ئەوە مشکیلەیە کێشەیەکی دیارە بەڵام ینی ئامارێک هەیە کە لە هەڵەبجا چەند گەنجی بێکار هەیە و تاکو بتوانن لەگە سەرمایهدارە نیشتیمانیەکانە لە پرۆژەکانە بە پێی پێویستی جێگیان بۆ بکەنەوە بڵێ کاکزانە خۆی بابەتی بێکاری دوو ئاراستەیە تۆ هەلی کارە دۆزیتەوە یان لە ڕێگەی دامەزراندنەوە کە ئەم دامەزرانە بووە بە کۆسپێکی زۆر گەورە بەسەر حکوومەت هێرێمی کوردستانەوە خۆتان نەزان ئێستا کێشەی هەرێم و حکوومەتی فیدراڵ لەسەر بابەتی موچە چەند قورسە واتە دامەزراندن حەل نییە بەڕای من حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێت دەعمی وە بەرهێنان بکە پرۆژەکانی ئەوانەی ئێستا لە ناو هەڵەبجەیە نەوەستێت ئێستا ئێمە پرۆژی استراتیژیمان هەیە ئێمە لە کاتی ئێمە 150 پرۆژەمان هەیە 150کە ئێستا بەڵێ چلی لە ئیشکردنایە سیشی لە تەندەرینایە ئەوانەی کەشی لە قۆناغی ئامادەکردنی دەرخستەیە مەبەستم لە چییە ئەم پرۆژانە نەوەستێ ئەگەر پرۆژە نەوەستێت ئەوە بەرهێنەرە یاخودەوە مقاولە ئەندازیاری ئەوێ کرێکاری ئەوێ چێشتخانەی ئەوێ ئەمانە هەمووی هەلی کار دروستەکە کەواتە تەنها حەلی حکوومەتی هەرێمی کوردستان لەبری ئەوەی کە دامەزراندنێکی بێشمار بکات و شوێن نەگرێت پێویستە دامی کەرتی تایبەت بکە هەتاوەکو گەنجەکانیش بتوانن توانەکانی خۆیان دەرخەن بڵێ بەربراتی کار بۆی نهێناویت مەسەڵ ئەوانەی خۆیان تۆمار کردووە بە تەقریبی ئەچێتە چەند وڵای بە ڕێژەکە دقیق باش شتێک نەڵێم بڵێ بەڵام هەمانە بێکارمان هەیە بەڵام هەوڵمان ناوە لە ڕێگەی ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانەی کەیەن هەندێک جار خولیان پێبینین ئەو خولانش هەندێک جار دەعمی مادی ئەکرێن ئەمە تۆزێ ئیسفادەمان لەو بابەتە کردووە جیایزەیتە کۆریەکانە سینیەکانە ئەوانە یعنی وردە بەڵام لە ئاستموحی ئێمەیانە وەکوتم هەڵەبجە هەر بە تەنها کۆمەڵێ تایبەتمەندی نییە باوەڕ کە گەنجەکانی من ئەتوانم بتوانم بڵێم هەر گەنجێکی هەڵەبجە ئەتوانە بێ بە سەرۆک وەزیران ئەوە نەتوانای هەیە دەستخۆش لەو چل پرۆژەیە کە ئێستا لە کارێ زۆر کامیان زۆر دیارە زۆر ئێمە پرۆژەی استراتیژی تەنگی سێمحەمە و تۆ قوتمان هەیە بەداخەوە تۆزێک کێشەی هەیە تەنگی سێمحەمەیش بۆیە وتم ئێستا داوام کرد لە حکوومەتی هەرێم کە بابەتی ئەو چییە مەسەڵەن بۆ بینەرەکان مەسەڵەن تەنگی سێمحەمەد پرۆژەکە چییە؟ پرۆژەکە ڕێگەیە و پردە کەی بەستێتەوە بە گەرمیانەوە دەربەندی خاند و گەرمیانەوە ئەم دوو پردە جگەلەوەی کە تەنها ڕێگە نین توقوتیش هەر عینەن شتەبە ئەم دوو پردە تایبەتمەندەکەیان ئەوەیە لەگەڵ ئەوەیە کە توقوت ئەیبەستێتەوە منتیقی شەمێران و شارە زوورەوە و تەنگی سێمحەمەیش بە گەرمیانەوە بەڵام لە پاڵیا لەسەر بەحرەکەی سیروانە کەواتە زۆر ئامادەیە بۆچی بۆ ناوچەیەکی گەشتیاری جا هەموو جارە لە مەڵام ئێرە تاوا بێ خەڵک ناچێت بۆ دوکان زۆر خۆشە ئێستش کە هیچ تا هەر پردەکەنی ئەگەر بەهار بیت یعنی ئەو منتیقەیە گەشتیارێکی زۆری لێ لە منتیقەی نەوڕۆڵی هەلبوو
ئەوەی تووەقوت هەوڵێک هەیە بزانین تووەقوت تۆزێک کێشیتە زۆر حەز ناکەم ئەوە لەگەڵ جەنابی وەزیری ئاوادانکردنەوە قسەمان کرد و خەریکی ئیجرعاتی تایبەت بە خۆیانن گرنگەوەیە بکرێت ئیتر ئەم مقاولە بێ مقاولێکی کە بێت ئەمیشمان بە جێبەجێکردنی هەلێکی کاری کاتیش بێ بۆ تۆزێک گرفتی هەیە هیوادارین چارەسەر بکرێت و بەڵام تەنگی سێم حەموو کە لە جەنابی کاقوبات هات بەردی بناغەکەی دانا قۆناغی باشی بڕیوە و ئیشی باش بەڵێ ئیشی باشی تیا کردووە و ئومێد دەکەین کە نەوەستێت و ئینشاءڵڵا هەموو هەوڵەکەین و هەموو کارێکەکەین لەگەڵ جەنابی جێگیری سەرۆکی حکوومەت کە ئەو پرۆژەیە نەوەستێەوە لە پاڵیشیا هەر ئەو کاتە کە بەڕێزیان هات بەڵێنیدا کە جادەی سازان بکرێت کە جادەیەکی هەم استراتیجیە و گەشتیاریە و بۆ مەرزەکەشە ئەم جادێش ئێستا لە قۆناغی وردبینیایە دوایین جارکە ئێمە 2 هەفتە پێشەسە لەگەڵ وەزیری ئاوادانکردنەوە قسەمان کردووە وتی نرخەکەی کەمە با نرخەکەی وردبینی تیا بکرێ بۆی کێشە بۆ و بەرهێنەرەکە دروست نەبێت و دوای لە ناوەڕاستە نەڵێ پەشیمان بەڵێ ئەرۆڵاوە گرفتانە ئەوە هەیە بەڕێز نوخشەخان ینی لە سنووری هەڵەبجەیە ئەمە باسی ئەومان کرد کۆمەڵێک وەبەرهێنەری نیشتیمانیە سەرمایهداری نیشتیمانیە بەڵام مەجای وەبەرهێنان هەیە ینی عەرزی وەبەرهێنانتان کردووە لە ڕێگە بەڕێبەراتی نیشتی وەبەرهێنانەوە ئێمە ئێستا گرفتی سەرەکی هەموو جارێکەڵێم ئەڵێم وەبەرهێنەر بێت ئێمە هۆتێلی گەشتیاریمان نییە هۆتێلی پێنجستێرەیمان نییە ئەگینا ئەگەر پشیتە شوێنە گەشتیاریەکان بۆ نمونە کابینە هەیە هۆتێلی بچووک هەیە بەڵام ئێمە وەکو پارێزگای هەڵەبجە بۆ لە مۆدوا و کووتم لە قۆناغێکی کەیە ئابین پێویستیمان بە کۆنفرانسی نێودەوڵەتیە بە کۆنفرانسی ناوخۆیە کۆنفرانسێکە لەسەر ئاستی عێراق بکرێت و هەموو خەڵکەکان بێنین بۆ هەڵەبجە گرفتمان لە شوێنی مانەوە هەیە بۆیە هەمیشە داوامان کردووە لە وەبەرهێنەرەکان بتوانن کە هۆتێلێکی نەک هۆتێلە چەند هۆتێلێک بکرێتەوە پێم وایە جدوایەکی اقتصادی زۆر باشی بێ بەڵێ هەیەی نەهوتێلەکە باسی وەبەرهێنان بەگشتی بکەم مثلەن زەوی بەڵێ زەویمان هەیە زەویمان هەیە بۆ هەموو شتێکەمانە لە هەمان کاتیشە هەموو ئاسانکاریەکەین بۆ بەرهێنەرەکان تا بتوانن بە ئاسانی کارەکانیان بکەن و هیچ کێشە و گرفتێکیان بۆ دروست من ئەمە بچمە سەر جملەیەکی تری کە سەرۆکیێکی نیشتیمانی کوردستان سەرۆک بافڵوتی وتی ئەبێ پارەیەک بوتەرخان بکرێ بۆ خزمەتکردنی هەڵەبجە مەرجی سازان هەیە لەوێ پشتەش لەوێ پشتە و تەوێڵەشمان سێ مەرز هەیە وڵای من حەزم کرد باسی ئەو باش ئەو سێ مەرزە ئەتوانین بڵین فەرمینیان نافەرمینیان هەوڵەکانتان بەچی گەشت ئەنجا چۆن وا بکرێت بەشێک لە داهاتی ئەو مەرزانە وەک چۆن لە چەند ڕۆژی ڕابردوو بەڕێز قوبات تاڵەبانی بڕیاریدا 120 داهاتی چێلێ بۆ پشت دەربێ کەمە بژانەوەیکی گەورەیە بۆ قەزا ئێمە هەر لە ساڵی پارە ئەمە لە ساڵی پارە داوایەکمان تەقدیم کرد یەکێک لەو داوایانە ئەوە بوو ئێمە داوای لە 100% کرد ئێمە دوو مەرزمان هەیە مەرزی تەوێڵەمان هەیە و مەرزی پشتەمان هەیە کە ئەمانە نێودەوڵەتیش نین واتە 24 کاتژمێری نین بەڵام جموجوڵی بازرگانی تایە خۆشبەختانە مەرزی تەوێڵەش هاتوچۆی گەشتیاریشی تایە توانم بڵێم لە مانگی ڕابردووە لە دوو مانگی ڕابردووە 1000 کەس هاتوچۆی کردووە ئەمە بەڵێ لە ڕێگەی پاسپۆرتەوە داوامان کرد کە داهاتەکەی بۆ پارێزگای هەڵەبجە بێ ئێمە بۆ داوای ئەم داهاتەمان کرد ئێمە لە خۆشیە داوامان نەکردون پارێزگایەکی نوێن ئەمانەوێ ئەم پارێزگایە بودجەیەکی هەبێ کێشەیەکمان هەبێ 500 ملیۆن ئێستا کێشەی ئەو وەبەرهێنەرانە کە بۆ نمونەی وەستاوە بتوانین چارەسەریکەین حکوومەتی هەرێم موافقەی کرد بەڵام بەداخەوە یعنی من نازانم ئەنجومەنی وەزیران موافقەی کرد ئەو کاتە سەرۆکی ئەنجومەن و جەنابی جێگیری سەرۆکی حکوومەت هاتن و موافقەیان کرد وتیان با لە 120 بێ بە لە 120ەکەش ڕازی بووین ئەچێتە وەزارەتی دارایی ئەڵێن نایکەم نووسراوەکە ئاوا وەڵام دراوەتەوە یعنی من خۆم خودی خۆشم چوم سەردانی جەنابی وەزیری داراییم کرد ئەڵێ ناکرێ دوایی پارێزگاکانی کە لێم داواکەن وتم جەنابی وەزیری دارایی پارێزگاکانی کە وەکو هەڵەبجە وێران نەکراوە پارێزگاکانی کە تازە پارێزگانین و هیچ پارێزگایەکی کوردستان پێی ناخۆش نییە شتێکی زیایە بۆ هەڵەبجە بکرێ ئێوە هەمووتان بەدەم ئەڵێن هەڵەبجە بێ هەموو شتێکی بۆ بکرێت دێ ئێوە تا ئێمە پلانمان بۆ داناون بۆمان جێبەجێکن
هەتا ئەم لە حەزەیەکی لەگەڵ جەناب تاقساکەم لە مشتومڕ و وتوێژ بیستەکەش موافقە ناکەن بیستەکەش ماف بۆیە من هیوادارم ئەو پەیامەی جەنابی سەرۆکی یەکێتی ئەو داواکە هەموو داهاتەکە کە داهاتێکی کەمیشە ئەوەندە کەمە ئێمە وەکو پارێزگا داوامان کرد ڕقم حسابیەک لە بانکی هەڵەبجە بکرێتەوە لە بەروی جاری وایە داهاتەکەی لە مانگێکە لەوانەیە 5 ملیۆن بخۆ 5 ملیۆن پرۆژەی پێناکرێ وتمان لە بانک دایانین نمونە بەڵێ بەڵ لەبەروی ئێمە هیچ مەعاملی گەورە و شتی گەورەمان نییە جگە لە بجێ تەژغیلی ئەکرێ بڵێم 2 ملیارە لە بەردەستەوە ئێمە ناوەڵڵا هیچمان لە بەردەستانیە بەداخەوە بۆیە ئەگەر حکومەتی هەرێم و دواتریش حکومەتی عێراقی بیانەوێ هەڵەبجە ئەبێ ئیسtisنای بۆ بکرێت تەنانەت من ئەو پێشنیارەشم بۆ وەزیری دارایی و ئەنجومەنی وەزیرانیش کردووە وتم کاکە هەتایە لە سا 20ەکەمان مێنێ و هەتا ئیسtisناش بۆ هەڵەبجە مەکەن هیچ نەبێ 6 ساڵ ئیسtisنامان بۆ بکەن تا ئێمە بکەینە سەر پێی خۆمان ئێمە دایرەی وامان هەیە ئۆتۆمبیلی نییە بینامان هەر نییە ئێستا خەریکین ئێمە وەکو پارێزگا ئەویش تۆزە گرفتمان بۆ دروست بووە کە بینا دروست بکەین کەواتە ئێمە هیچتا لە مەرحەلەی بنیاد ناناین ئەگەر حکومەتی هەرێم دەستمان نەگرێ کێ دەستمان بەگرێت من حەزەکەم یەک شتیکەش کە جەنابی سەرۆکی یەکێتی باسی کرد باسی ئەوەی کرد کە یعنی لە کاتی دوای کۆڤیدەوە زۆر جار ئەزمەمان بۆ دروست بووە بۆ موچەی تەندروستی بۆ زۆر یعنی لە حزب یاویانە یەکێتی نیشتیمانی کوردستان یاوێتی دەرمانی کڕیوە بینای دروست کردووە موچەی دکتۆر و کارمەندی یاوە بەڵام حزبیش تاقەیەکی هەیە ینی ناتوانێت هەتا ئەم کارە بکات ئەم پارێزگایە تۆ بتەوێ سەرکەوتوو بێ ئەبێ کۆمەڵێ کێشەی سیاسی هەیە و کۆمەڵی ڕقی سیاسی هەیە بۆ نمونە بۆی زۆر ڕاشکاو بێت مەسەلەن ئەگەر سەدا پەنجای هەردوو مەرزەکە تەسلیمی ئەوە بکرێت مەبستم کاڵم جەنابەت شخصی ناوە لە شوێنێک کابێت تۆ مەسەلەن بەڵێندەرێک دێتە سەر ڕێگەت وڵا نوخشەخان پارەم پێنەماوە تۆڵێ فەرمو بڕۆ 100 ملیۆنی بۆ سەرفکەن ئەو قسەی جەناب دەیکەی لە سیروان دوێنە ناپەرێ لە سیروان بووم پرۆژەیەک خۆی نازم بوجەکەی 600 ملیۆنە یعنی لەسەر 100 ملیۆن مقاولیش ناحەقی نییە پارە نەبێ بەچیشە یعنی قیرتاوکردنی ناو گەڕەکە یعنی خزمەت گوزاری سەرەتاییە لە هەڵەبجە و هەورامان و شارە زوور تا ئێستا خزمەت گوزاری سەرەتایی ئەکرێ ئەمە یعنی خۆش نییە ئەمە باسیەکەین بەڵام ئێمەشتا لە قۆناغەیان کەوابێت تۆیت ئەم پارەیە ڕائەگری ئەم پرۆژەیە ڕائەگری بەڕاستی کارەساتە بۆیە بۆ لەدانیشەلەوە بێگومان بەڵام ینی ئەگەر ینی بەڕاستی ڕاگرتنەکە ئێمە بە سیاسیە زانین ئەکی دەبێت سیاسی ڕاگرتنانە بە سیاسیە زانین و باسی شیەکەین چونکم ناکرێتەوە ئیش بەردەوام و بێ و لە پڕێکا پێش لە ناوەڕاستی هەڵمەتی هەڵبژاردنە تۆ ئەم شتانە نوخشەخان با من پرسیارێکی ڕاشکاو بکەم هەڵەبجە بوو بە پارێزگا هەمووشمان هەڵەبجەمان خۆشە هەمووشمان دەستمان لەسەر دڵمانە بەڵام کاتی ئەوەش نییە بە ڕاشکاوی بڵین با ئەم خۆشەویستیە بە ئەم سۆزە لە 2 ملیارە سەر دەربێنێ بانگانە بۆ نمونە لە بەردەستی شارەوانیەکانە لە بەردەستی بەڕێوەبرایەتەکانە مەسەلەن هەڵەبجەی سواڵ و ساق سەدەقەی بەداخەوە خۆی ئێمە داوامان نەکردایە حکوومەت هەل دەستپێکی بە پارێزگابوونمانایە کۆمەڵشتی جیاوازی بکردایە لە مەکاین یعنی ئێمە ئەگەر کەوتوتەوە مەکایانی پێویستمان نەبووە چەند من کە دەست بەکار بووم یەکسەر یەکەم ئیش کە کردم داوای مەکاینم کردووە ئەویش بەهۆی هەنێک کێشەوە تۆزە تەخیر بۆ لە وەزارەتی دارایی ئێمە بەستم لە چیە ینی ئێمە کۆمەڵشت هەیە پێویست ناکە ئێمە داوای بکەین وەزارەتە پەیوەندیدارەکان یاخود کێشە تەندروستیەکان ینی بۆ وای لێبێ بۆ نمونە بەڕێبەری تەندروستی بێت لەسەر میدیاکان لە میدیاکانەوە داوای حەقی خەڵک بکە ئەویش ناچارە ئێستا من ناچارم کە ئەم قساناکەم من حەزمەکرم قسانە نەکەم بەڵام هەموو شتێکمان بۆ کراوە بەڵام کاتێک کە گرفتەکان ئەوەنە زۆرە بێت ناچارم ینی داوا بکەم لە ڕێگەی زۆرە بەڵام کەم و کورتیش هیوادارم بە چاوێکی کە سەیری پارێزگای هەڵەبجە بکەن سەیری کە سوکاری شەیدام بکەن برین ئێمە واواز لە شتە لۆجیستیکی و پێداویستەکان بێنین ئێمە دوو قەزەی زۆر گرنگیشمان هەیە برینداری چەکی کیمیایی منداڵی ون بوو کە ئەمە کارەساتە هەتا ئێستا کۆمەڵێ برینداری چەکی کیمیایی لە ماڵەکانیانە خەریکە گیان لە دەسەیەن لەبەر نەبوونی بوجە و
کۆمەڵێ بابەت یعنی هەیەە ئەبێت چاوی ئەمەلیات بکرێت کۆمەڵە پێداوی ڕۆژانە ڕوبەڕووی تۆ بێتەوە ینی کەم لە مانگان بەڵێ بەڵێ نانا هەر بەردەوام ڕوبەڕووی ئێمە بێتەوە و ئێمە دەنگی خۆشمانەگەینی هەندێک جار پەیوەندیەکەین لە ڕێگەی عێلاقاتەکانمانەوە لە ڕێکۆماری ئیسلامی ئێران و قونسوڵێتەوە دکتۆرێنن بەڵام ئەمە کتیفای ئێمە ناکە ئەمانە هەندێکیان پێویستە برێنە دەرەوە بە ساڵ و 2 ساڵ لە دەرەوە بن تا چارەسەر وەربگرن پێداویستیان پێویستە توانای مادیان کەمە هەندێک جار حکومت پێشتریش ئەینارد بۆ نمونە عملیات بکە ئەهاتەوە بەس پاریەک بۆ نمونە ئەینار بەس عملیاتەکە بکە ئەم نەخۆشە نەخۆشی بەرکەوتی چەکی کیمیایی ئەبێت چەند جارێک سەردانی ئێران بکە یان سەردانی ئەو وڵاتە بکە دۆسی منداڵەون بووەکان بەڕاستی من خۆم زۆر جار لە ناخەوە نییە ینی ئەشکێم کە بیر لە دۆسێ مناڵەون بۆکانەکەمەوە ینی خەڵکمان هەیە کۆچی دوایی کرد مناڵەکەی نەبین ینی زۆر شتی کارەساتی ناخۆشمان بۆیە هیوادارم کۆمەڵێ دۆسیە هەیە تێکەڵی پارە و بوجە و موچەی نەکەن و هەڵەبجەش بەگشتی تێکەڵی بەروی هەرێمی کوردستان بودجەی نییە تەلاعوبی سیاسی زۆر زۆرە بەداخەوە لەو لاشۆ مزایدا بەڵام من هەموو جارێکە لە مەڵام ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان بۆ ئەو دوو دۆسیەیە هەموو ساڵێک ئێمە 2015 تا ئێستا چەند ساڵەکە کاکزانە تۆ لە حسابات هەزی 10 ساڵەکە 10 ساڵەکە هەموو ساڵێک 2 ملیاری خستایەتە ناو سنووقێکەوە بیتایان بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی و مناڵە ونبووەکان دۆسێ مناڵە بوون ونبووەکان ئێستا 20 ملیاریە کرد هەموو شتێکمان پێ کرد کەواتە ئەگەر پلان هەبێ ئەتوانرێت ئەتوانرێت لە شوێنێکەوە بەڵام ئەمە هەر ئومێدمان زۆرە ئێمە وەکو هەڵەبجەیی زۆر شتمان بەسەراهات تەنها کیمیابارانیش نەبووە ئێمە لە 63ەوە هەتاوەکو کیمیاباران چەند جان ڕاگوازراوین و هێناویانی و بردویانین بەڵام دوجار شارەکەمان دروست کردوێتەوە ئێستش هەمومان بەیەکەوە بە جودی هەموو لایەک و جەنابی سەرۆکی ژوعدیاوە لە بەغا بێ هەموو شتەکانمان لە بەغا فعلەن لە بەغا کۆمەڵە استحقاقی دارایی کەسوگاری شەهید هەیە خۆتان نەزانن ئەم حتا بودجەیەکی تایبەتیش داوا بکرێت بۆ ئەکید دێمە دوای ئەم ئێستا ببوونی ئەم هەڵمەتەوە نەڕۆشتین دوای ئێمە پلانمان هەیە لەگەڵ وەزیرە پەیوەندیدارەکان کە لە حکومەتی فیدراڵن سەردانێکەکەین و هەموو بەرنامج و کاری خۆمان پێشکەشەکەین هەم بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەزیرە پەیوەندیدارەکان و لە هەمووشی گرنگتر تعویزی کەسوکاری شەیدانە خۆتان نەزانن ئەم حکومەتی کە ئێستا هەیە حکومەتی عێراقی میراتگری حکومەتی سەدامە دیکتاتۆر کەواتە فەرزە لەسەری کە تعویزی کەسوکاری شەیدان و بریندارانی چەکی کیمیایی بکاتەوە بۆ یەکەم ئیشمان بۆ کەسوکاری شەیدانە بێ بەڵێ نەخشەخامان دوومان کردی ئەمڕۆ ناو هێجان و فستیڤالین کەرنەڤاڵەیە بەڵام ڕۆ زۆر خۆش بوو ئەمڕۆ یعنی ئەمان هەستە کرد پشتیوانێک هەیە ئەمان بینی خەڵکەکەش یعنی زۆر دڵخۆش بوو یعنی خۆی هەروایە خەڵک پێی خۆشە سەرکردە بێتە ئەو شوێنە و پەیامی هەبێ و پەیامەکانیشی زۆر زۆر جوان بوو جەنابی سەرۆکی ئەزانی لە دوای سلێمانیش هەڵەبجە بوو ئەوە من هەرم ڕەوتم زۆر پێم خۆش بوو کە دوای سلێمانی هەڵەبجە بوو نەچوو بۆ شوێنێکی کە هەچەند بۆ من هەموو کوردستانیەکە بەڵام ئێمە تۆزێک دڵمان ناسکە هەڵەبجەیی حەزمان لێ زیاتر احتیماممان پێبەن لەبەرەوەی هەڵەبجە بە ڕاستی شایانیەتی و دڵڕاگرتنمان قورسە یەکێتیش و جەنابی سەرۆکیش یعنی ئێمە چەند جار داوامی بینینیمان کردووە بینیونی کەسوکاری شەیدان تاقانەکان بەردەوام ینی من ئەتوانم بڵێم هەم کاک قوباد و کاک باڵ ڕێک لەسەر ڕێبازی جەنابی خوا لە خۆشبوو مام جەلال و هێرۆخانی ئەزیز ئینشاءڵڵا تەمەند درێژ بێت زۆر زۆر سپاس بۆ بەڕێز نوخشەناسە پارێزگاری هەڵەبجە هەمیشە سەرکەوتوو بێت سپاس بە هیوای هەڵەبجەیەکی ئاودان و گەشە سەند و بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامایی ئەم شەومان پێشکەشکردن ئەمانەتی خوای گەورە بێت.